داوا لە بەڕێز مامۆستا بەکر محەممەد بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژاوا دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتاری وەزارەتی پەروەردە با بەڕێزیان بفەرمونون. بەناوی خوای گەورە و میهرەبان، مامۆستایانی خۆشەویست، سەرجەم ئامادەبووان، قوتابیان و خوێندکاران، بەیانیتان باش و بەیانی پڕ زانست و زانیاریتان باش. لای هەمووتان ئاشکرایە کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکی دەوامی ساڵی نوێی خوێندنە، هەر بۆیە لە سەرجەم ناوەندەکانی خوێندندا ئیمڕۆ بە خۆشحاڵیەوە زەنگی دەستپێکردنی دەوام لێ دەدرێت. ئێمە هیواخوازین لە یەکەم ڕۆژی لە یەکەم کاتژمێری دەستپێکردنی دەوامەوانێ ئەم ساڵ ساڵێکی پڕبەخشش، ساڵێک بێ پڕ بێ لە زانست و زانیاری، بەو پێی کە ئەم ساڵ ساڵێکی ئاساییە، دەکرێ بڵین دۆخی خوێندنیش دەخەینەوە سەر سکە و بە ئاسایی دەڕوات. هەر بۆیە بەناوی بەڕێوەبەرەتی پەروەردەی ڕۆژئاوا، بەناوی هەردوو یەکەی سەرپەرشتیاری، پیرۆزباییەکی گەرم ئاراستەی خۆمان و سەرجەم قوتابیان و خوێندکاران، مامۆستایانی بەڕێز، هەروەها سەرجەم بەڕێوەبەر و سەرپەرشتیارانی سنووری پەروەردەکەمان دەکەین کە ئیمڕۆ دەستپێکی دەوام دەست پێ دەکات. ساڵێکی نوێی خوێندن چاوەڕوانمانە، ئومێد ئەکەین کە بە هەمووان بتوانین خزمەتێکی بەرچاوی قوتابیان و خوێندکاران و پرۆسەی خوێندن لە شارەکەماندا بکەین. ئامادەبوانی بەڕێز، ڕێگەم پێ بدەن هەر لێرەوە وتاری وەزارەتی پەروەردە پێشکەش بە ئێوە بکەم لە ڕێگەی ئەم قوتابخانە خۆشەویستەوە. بەناوی خوای گەورە و میهرەبان، بە شادمانیەکی بێسنوورەوە ئەمڕۆ لە پێشوازی ساڵێکی نوێی خوێندن داین. هیوای ساڵێکی لێوان لێو لە کۆشش و هەڵکشان، ساڵێکی پڕ لە بەخشش و سەرکەوتن، ساڵێک پڕ لە گەشەسەندن و نماکردن دەخوازین لەژێر سێبەری پرانسیپە جێگیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا. بەڕێزان، مامۆستایان و پەروەردەکاران، دەستەی کارژێڕی قوتابخانەکان و سەرپەرشتیاران، پیرۆزبایی ساڵێکی نوێی خوێندن لە هەموو لایەکتان دەکەین. وەزارەتەکەی خۆتان، وەزارەتی پەروەردە، ڕۆڵ و کاریگەری دڵسۆزانەی ئێوەی بەڕێز لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن لەبەر چاوگرتووە و سوپاستان دەکات. لە دەستپێکی ساڵی نوێی خوێندندا لە پێناو ڕەخساندنی کەشێکی لەبار دڵنیاییتان دەدەینێکەوە وەزارەتی پەروەردە مکوڕ دەبێت لەسەر هەوڵە بەردەوامەکانی خۆی بۆ دەستەبەرکردنی گوزەرانی شایستە و برەودان بە سەرمایی تواناسازی مامۆستایان. داواتان لێ دەکەین لە ئێستاشدا هەمان ڕۆڵ بژێڕن و مایی پەرەپێدان و باڵاکردنی کەرتی پەروەردە بن لەسەر بنەمای بارگاویکردن و گۆشکردنی ڕۆڵەکانی هەرێمی کوردستان. سەرەتا پیرۆزبایی ساڵی نوێی خوێندن لە تەواوی مناڵان و قوتابیان و خوێندکارانی هەرێمی کوردستانەکەین. بێگومان ئەمڕۆ ئێمە لە قوتابخانەی ڕووناکی زەنگی ساڵی نوێی خوێندن لێ ئەدرێ وەک پەروەردەی ڕۆژئاوای سلێمانی. کۆمەڵە کار و چالاکیمان کردووە لەگەڵ یەکەی چالاکی هونەری ڕۆژئاوا و یەکەی چالاکی وەرزشی و دیدەوانەکان. بێگومان ئەمڕۆ وەک دەستپێکی ساڵی نوێی خوێندن ئێمە خۆمان ئامادە کردووە یەکەم ڕۆژی خوێندنە. من جارێکی تر پیرۆزبایی لە تەواوی مامۆستایان و فەرمانبەران و هەموو ئەوانە ئەکەم کە لە بواری پەروەردە و هونەرە کارەکەن. خوازیارم ئەم ساڵ دەستپێکی ساڵی خوێندنێکی سەرکەوتوو بێ، ئێمەش وەک چالاکی قوتابخانەکان بتوانین کۆمەڵێک کار و چالاکی زۆر باشیان بۆ ئەنجام بین کە باشتر بێ لە ساڵانی ڕابردوو. بەو نێتەوە ئالێرەوە ئەمڕۆ زەنگی ساڵی خوێندن لێ ئەدرێت. من خۆشحاڵم و جارێکی تر پیرۆزبایی لە تەواوی قوتابیان و خوێندکاران و مامۆستایانەکەم. خوازیارم ساڵێکی پڕ لە زانست و لە هونەر بێت. زۆر سپاس. بەبوونەی دەستپێکی ساڵی خوێندنی 2019-2020 جوانترین پیرۆزبایی لە سەرجەم مامۆستایان و لە قوتابی خۆشەویستەکانەکەین. هیوادارین ئەم ساڵ ببێتە ساڵی بەدیهێنانی هەموو ئیوا و ئامانجەکانی مامۆستایانیش و قوتابیانیش.
و هەر لەو ڕێوڕسمەدا ئەمڕۆ لە 21 نۆدا کە دەستپێکی ساڵی خوێندنی 2019-2020 زەنگی دەستپێکردنی دەوامی قوتابخانەکانی پەروەردەی سنووری پەروەردەی ڕۆژئاوا لە قوتابخانەکەی ئێمەیە لێ ئەدرێ و هەر بۆ بۆنێ شەبە خێراتنی بەڕێزان بەڕێوەبەری پەروەردە و یەکەی سەرپەرشتیاریەکە و یەکەی سەرپەرشتیاری بنەڕەتی و یەکەی سەرپەرشتیاری ئامادەیەکان و بەڕێزان سەرپەرشتیاران و لیژنەی چالاکی وەرزشی و هەروەها لیژنە هونێریەکانەکەین کە ئەمڕۆ بە سەردان هاتوون بۆ قوتابخانەکەمان هیوادارین ئەم ساڵ ببێتە ساڵێک کە بتوانین زیاتر و باشتر خزمەت بە قوتابی خۆشەویستەکانمان بکەین لە ناوچەکەمانە و تەمەنای سەرکەوتن و تەمەندرێژی بۆ هەموو لایەکەکەم هیوادارم کە ئەم ساڵ ساڵێکی پڕ ئارامی پڕخۆشی بێت و ساڵێک بێ کە بتوانین زیاتر برەو بە پرۆسەی خوێندن بدەین لە قوتابخانەکەمان لە چوارچێوەی ڕێنماییەکانی وەزارەتی پەروەردە.